ئاسۆ ڕۆژانە لە مەیدانی قەزای حاجیەوە کڕین و فرۆشتنی مەڕ و ماڵات دەکات. وەکو خۆی دەڵێت بای نزیکەی 21 ملیۆن دیناری عراقی مەڕ و ماڵاتی داوەتە هاوڵاتیەک و لە ئێستادا ئەو هاوڵاتیە شوێن بزرە و ژمارەی تەلەفۆنیشی داخراوە. خان و عەرز و کا و جۆ و سارە و دەماچە هەموو شتێکی وەرگرتووە، مامەڵی هەموو شتێکی کردووە و کابرا. ئەمنۆک خۆم مەڕم داوەتی بای 21 ملیۆنی. ئەو عیدەکەی دوای جێژنی قوربانە بوو، ئەم کابرا لە 22 مانگەوە کەس نازانێ بۆ شوێ چووە، دیار نەماوە 22 ئەوتەوە. ئەمە داواکاریم ئەوەیە بێتەوە بۆ خۆی بڵێ کاکە بە ئەوەی فلاسم کردووە، ئەوانەی کە زۆر فشاران بۆ هێناوە و ئیسفادەیان لێ کردووە بۆ خۆی با بچێت سکاڵای تۆمارکە. بزان لە ڕێی چێ زەرەری زۆر کردووە، زەرەری چێ پێکەوتووە. ئەو هاوڵاتیانەی مامەڵەیان لەگەڵ ئەو کەسەدا کردووە دەڵێن پێشتر ئەو کەسە متمانە پێکراوی ناو خەڵک بووە، بەڵام ئێستا شوێن بزرە و گومانی ئەوەیان هەیە مایە پووچ بوو بێت. زیاتر لە 20 هاوڵاتی ناوچەکە مامەڵەیان لەگەڵ هەمان کەسدا کردووە و بڕی ئەو پارەی لەلایەتی بە نزیکەی 1 ملیۆن دۆلار دەخەمڵێندرێت. ئەو شتانەشی کە لە خەڵکی وەرگرتووە بە ناوی کارپێکردن و پێدانی قازانجەوە بریتین لە خان و زەوی و ئۆتۆمبیل و مەڕ و ماڵات بووە. ئەمن شتم لێکرەوە بێت کەس پێم نەفرۆشتووە، بەڵام ئێستاگە لێرانە پێی وتپام وتپای کاکە بێنە پارەت پێ دەفتەرەکەم پێ بادەمدە، یعنی گومانی ئەو شتانەی لێ نەدەکرا. کارەکەی ئەوەی مەسەلەن هاتووە سیارەی لە من کڕیوە، مەسەلەن سیارەی بوون مونە سیارەی لە من کڕیوە بای دەفتەرێکی بە دەفتەرونی وەکم داوەتێ، مەسەلەن 20 مانگام داوەتێ بای 20 ملیۆنی بۆ بە 40 ملیۆنم داوەتێ. ئەوەیە خەڵکەکە هەموو شتی بەگران داوەتێ و دوای بن قەرز کەوتووە. وەڵی بەعزە چێرەشان دایتێ بە ملیۆنێکی لەوانەیە تا 100,000 نابی. ئەوەی شەکە ئەوە بووە سیارەیان دایتێ لەوانەیە بە دەفتەرونیوەکی هەر دەفتەرێکی نابی. ئەو معاملەیان ناکردیە. ئەمە تێدانیمە زۆر کەس پێم گوتیە کاکە ئەو شتەی بەوەندەی مەفرۆشە گرانە، ئەوە حرامە زیاتر. سیارەکە 2 دەفتەری دەینا ئەچوو بە 2 دەفتەری وێخی کابرا هەبوو کوڕبانگ مەکرد کاکە حرامە، نا معاملە حرارە. وتەبێژی پۆلیسی ڕاپەڕین پشتڕاستی دەکاتەوە کە دۆسیەیەکی لەو شێوەیە لە ئارادایە دەژڵێت ئەو هاوڵاتیانەی پارەیان خوراوە پێویستە لە دادگای بەرایی حاجیەوە سکاڵا تۆمار بکەن، چونکە وا دەردەکەوێت کڕین و فرۆشتنەکەیان پەیوەندی بە قەرز و مودەوە هەبوو بێت. ئەگەر دواتریش ڕوون بووەوە کە ڕێگاکانی فێڵکردن بەکارهێنرا بێ لە ناو ئەم کڕین و فرۆشتن و مامەڵەیە و کاتی دادگای بەرای حاجیەوە دۆسێکە هەواڵی دادگای تحقیق دەکات، واتە دادگای لێکۆڵنەوە دەکات و لە ڕێگەی پۆلیس و دادگاوە لێکۆڵنەوە دەکرێت پێماری 456. بەڵام لە ئێستادا هاوڵاتیانی خۆشەویست ئەوانەی کە مامەڵەکانیان کردووە پێویستە سەردانی دادگای بەرای حاجیەوە بکەن بۆ تۆمارکردنی داوایەکی مەدەنی بۆ وەرگرتنەوەی مافەکانیان. دیاردەی فێڵکردن و هەڵخەڵەتاندنی هاوڵاتیان ڕۆژ بە ڕۆژ ڕووی لە زیادبوونە. بەو هۆیەشەوە پێویستە هاوڵاتی وریا بێت و بەپێی یاسا مامەڵەکانی ئەنجام بدات. زۆر جاریش سوو خواردن و زیادەی سەر مامەڵەکانیان ئەو دیاردانەی لێ دەکەوێتەوە. لە قەزای حاجیاوای سەر بە ئیدارەی ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام.